ئازیزان و خۆشەویستان دەچینە پێم وایە قەزای ڕەواندز لەوێ خاتوونێک بە تەمەنێکی کەمەوە هەموو قورئانی پیرۆزی لەبەر کردووە. ئازاد و مەراوەی پەیامبەرمان ڤیدیۆیەکی لەسەر و خاتوونە بۆ ئامادە کردووین با پێکەوە بینێری ئەو ڤیدیۆ. قورئانەکەم مەی ڕووناکی ژینم بە نووری تۆیە گەر من ببینم نەغمەی جەننەتی خورپەی دڵاکەم باخی زانستی تۆی دڵاکەم. سەنا عەبدولمەجید دانیشتووی قەزای ڕەواندزم لە پۆلی 11 زانستی. زۆر خۆشحاڵم کەوا خوای گەورە ئەم نیعمەتەی لەگەڵ کردم و کردی بە حافظ قورئان. هەڵبەتە لەبەرکردنی قورئانێکێک بوو لەو نیعمەتانی کە خوای گەورە لەگەڵی کردم و بە تەواوی ژیان و شانازی پێوە دەکەم. هەر لە مانگی دوو بە دوای بڵاوبوونەوەی بەتای کۆڕۆنا هەروەها پەکخستنی قوتابخانە و بانەوەی زۆر لە ماڵەوە من دەستم کرد بە لەبەرکردنی قورئان و ئەم هەلم قۆزیەوە و پشت بەخوا دەستم پێ کرد و سوپاس بەخوا کە تەواوم کرد. سەرەتا کە دەستم پێ کرد لە لای باوکم دەستم پێ کرد. باوکم هەم باوکم بوو هەمیش مامۆستام بوو. سەرەتا لە یەکەم دەست پێکردنەوە ڕۆژان 2 لاپەڕە وازبی ئەدەم واتە ئەو 2 لاپەڕەیە کە وازبی ئەدەم تاوەکو شەو لەبەرم ئەکرد هەروەها بەلەبەر لە لای ئەو دەمگوتەوە ئەو هەڵانەی کە لە کاتی حفزەکەیە ئەم کردم بۆ منەتە نوێنێک وشەیەک پیتێک بە قەلەم ڕساسێک خەتێکم لەژێر لە ئەهێنا بەم شوێن 2 لاپەڕ بەردەوام ئەبووم تاوەکو سوورەتەکە تەواو دەبوو. دوای ئەوەی کەوا سوورەتەکە تەواو دەبوو دووبارە هەموو سوورەتەکەم لە لای باوکم بە حیفزی دۆم دەگوتەوە هەروەها ئەو هەڵانەی کەوا کردو و پێشتر خەتم لەژێر هێنا بوو هەڵەکانم ڕاست دەکردەوە. أعوذ بالله من الشيطان الرجيم. ألم تر أن الله يسجد له من في السماوات ومن في الأرض والشمس والقمر والنجوم والجبال والشجر والدواب وكثير من الناس وكثير حق عليه العذاب. البته من خۆم خۆشحاڵم الحەمدولله کە ئەو ڕۆژم بە چاوی خۆم بینی کە کچەکەم پەروەردەی دەستی خۆم تەواوی قورئانی پیرۆز هەر لای خۆمەوە لەبەر بکات. ڕاستیمە نیعمەتێکی گەورە بوو و هیوادارم ئینشاءالله کاریشی پێ بکات و ئیلتیزام بە ئەحکامەکانی قورئانەوە بکات و بتوانی حەقی ئەم قورئانە بدا لە دوا ڕۆژدا و هەر وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم موژدەی داوە لە قیامەتە قورئان چەندێت لەبەرە هێندە بەرز ئەبیەوە. خوای گەورە وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەفەرمێ يقال لصاحب القرآن اقرأ وارتق ورتل كما كنت ترتل في الدنيا فإن منزلتك عند آخر الآية تقرأها. هر چەند قورئان لەبەر بخوینەوە بەرز بووە چۆن لە دنیا ئەتخوێندەوە ئەوجا بەرزبوونەوەت لەو مرتبەت لە فیردەوسە بەپێی آخر ئاەت یعنی چەندی زیاتر قورئانت لەبەربی مرتبەت بەرز ئەبیتەوە لە ڕۆژ قیامەت خوای گەورە پێی ئەفەرمێ یان لەسەر زاری فریشتەکان پێی ئەوترێ بخوینەوە بەرز بووە بزانە کۆتا ئاەتە لە چ ڕائەوەستی شوێنت لەوێ بۆ دیاری ئەکرێ. جا هیوادارم ئینشاءالله هەم لە دنیا کەمای خۆشحاڵی ببیتە نورێک لە بۆی و هەم لە قیامەتیشا مرتبەی پێ بەرز بێتەوە. سۆمەخان سوورەتی النازعات خوای گەورە ئەفەرمێ هەل ئەتاک حەدیث موسى. أعوذ بالله من الشيطان الرجيم. هل أتاك حديث موسى إذ ناداه ربه بالوادي المقدس طوى اذهب إلى فرعون إنه طغى. قورئانەکەم مەی ڕووناکی ژینم بە نووری تۆیە گەر من ببینم نەغمەی جەننەتی خورپەی دڵاکەم باخی زانستی تۆی دڵاکەم. یاسای ژیانم دەستوری بوونم یاسای ژیانم دەستوری بوونم خۆشەویستی نێو دڵ و دەروون. دوای تەواوبوونی قورئانی پیرۆز
سەرجەم ئاەتەکانی قورئانی پیرۆز و سوورەتەکانی قورئانی پیرۆز زۆر بەجوانی لەبەر کرد بە پێویستم زانی بۆی ئەم جوان خوێندنەوەی قورئانی پیرۆز و بۆ لەبەرکردنی تەواوی قورئانی پیرۆز کەم خۆم گەواهیدەر و شاهیدم هەم لە دنیاوە لە قیامەتدا تەواوی قورئانی لای من لەبەر کردێ بۆیە ئەم بڕوانانیان پێبەخشی و کوڕێز و تەقدیر